بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە پاراستنی ئاشتی و سەقامگیری کۆمەڵگە دەکەین. پێم خۆشە بەشێک لە پەرتووکی یادداشتەکانی ڕەفیق حیلمی سیاسەتمەداری کورد بگوازمەوە بۆ نێو ئەم بەرنامەیە کە باز لە شەڕ و ئاژاوەی مرۆڤ و نەبوونی ئاشتی دەکات بەدەستی دیموکراسی خوازانی دنیا و مرۆڤەکانەوە. دەڵێت شەڕی گەورەی یەکەم بڕایەوە، بەڵام دوای ئەوە کە لە ماوەیەکی 5 ساڵیدا نزیکەی سێیەکی شەڕکەرەکان بە وێنەی بەفری بەرهەتا و توانەوە و لە ناوچوون. بەڵێ لە دوای ئەوە کە بە وێنەی نەخۆشی تاعون لە هەموو کاتێکی ئەم شەڕە نامبارەکەدا هەزاران لاوی جوان و تازە پێگەیشتوو لە ناوچوو و ئەوەندە ڕۆڵەی شیرین لەم سەرزەمینەدا بە تۆپ و فڕۆکە و تفەنگ واتە بەبەری شارستانیەتی و یا بەبەری زانستی و فەن کوژران و ئەنجن کران کە نایە نەژماردن. ئەمە جگە لەوانەی کە کران بە نیشانە و تیرباران کران و یا کران بەدارە، یا لە فڕۆکە خرانە خوارەوە، یا لە ئاگردا سووتێنران و یا لە ئاوی زەریاکاندا خنکێنران. ئەوانش بە هۆی ئەم شەڕە ناخێرەوە لە دەوری قات و قڕی لە برسا و یا لەبەر بێدەرمانی و بێدەسەڵاتی بە نەخۆشی مردن بخرێتە حسابەوە، ژمارەی فەوتاوەکان و لە ناوچوەکانی جەنگی یەکەمی جیهانی ئەگاتە 36 ملیۆن بەشەر. اینجا بەم جۆرە ئەم شەڕە گەورەیە دوای ئەوە کە ماڵ نەماشینی تێنەخا و دوای ئەوە کە شارانی وەرگێڕا بە وێرانە، شاهانی کرد بە گەدا. بەڵێ دوای ئەمە کە دنیای کردە دۆزەخێکی بێبن و ماوەی 5 ساڵ ئاگری ئەم دۆزەخەی بە ئێسکی بنیادەم خۆش کرد و بۆ دەهرێک بە بێخی بەشەرا چووە خوارەوە و لە سەرزەمین قەبرستانێکی بێسنووری هێنایە ناو و بەم چەشنە بەڵگەیەکی گەورەیدا بەدەست ئەوانە کە لە ڕاستی و سەرەوخێری شارستانیەتی چەرخی بیستەم بە گومان بوون. بەڵێ دوای ئەمانە اینجا هاوپەیمانەکان لە وەرسایلەوە لە مێژووی 11 تشرینی 1970 مەرجەکانی ئاشتیان ئیمزا کرد و دنیا بۆ ساتێکی کەم هەناسەیەکی ڕەحەتی هەڵکێشا. ئەم نووسینە باز لە 1 سەدە بەر لە ئێستاکە. سەدەیەک تێپەڕ بۆ بەسەر ئەم نووسینەدا، سەدەیەک تێپەڕ بۆ بەسەر دۆزینەوە زانستیەکانی مرۆڤ، بەسەر پێشکەوتنە تەکنۆلۆژیەکانی مرۆڤ، بەسەر ڕێکەوتن نامە یام ئیمزاکردنی سەتان ڕێکەوتن نامە لە بواری مافەکانی مرۆڤ و ئاشتیا. بەڵام لە ئێستادا جیهان هێشتا وەکو تەنورێکی ژێر ئاگر کەوتو وایە. هێشتا جیهان زەوی مرۆڤایەتی تینوە بە خوێنی مرۆڤەکان. هێشتا جیهان لە مەترسیەکی ئاڵۆزدایە. ڕۆژ نییە شەڕ، دەنگی گولە و تۆپ و تەیارە، شێواندنی ماڵی مرۆڤەکان، کوشتنی خەڵکی سڤیل و بێتاوان نەبێتە دەنگ و باسی گەرمی میدیاکان. ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی هەرێمی کوردستان گەواهی دەری ئەو ڕاستیەن یا تەواوی وڵاتانی تری موسڵمانان هەر لە سووریا و جەزائیر و بۆرما و لیبیا و باقی وڵاتانی دیکە. بزانین ئیسلامی پیرۆز چۆن گرنگی بە ئاشتی ئەدا، ئاشتی چه گرنگیەکی بۆ ژیانی مرۆڤەکان هەیە. ئایا قسەی دیموکراسی خوازانی ئەوروپا و ئەوانەی کە لەسەر رادیۆ و تەلەڤیزیۆن و کۆڕ و سیمینارەکان لاف و گەزاف لێ دەدەن و خۆیان بە ئاشتی خواز و ئاشتی پارێز دەزانن، ئایا ئەمانە ڕاستن یا تەنها قسەی باق و بریقی بەرمیدیاکانن؟ ئیسلامی پیرۆز هەر لە سەرەتای دەرکەوتنیەوە و بەتایبەت لە قۆناغی شاری مەدینەدا زۆر گرنگی و ئەهمیەتی بە ئاشتی داوە. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە خۆشحاڵیەوە کۆمەڵێ بەند و مەرجی جوان لە دەستوری مەدینەدا ڕێدەکاتەوە و فەرمانێکی تند بە موسڵمانان دەکات کە پێوەیان بابند بن بۆ ئەوەی ئاشتی و سەقامگیری لە شاری مەدینەدا لەگەڵ جوولەکە و مشریک و منافق و هەموو پێگاتەکانی تردا بێتە کایەوە. لە سڵحی حودەیبیەشدا هەموو موسڵمانان بە سەیدنا عومەری کوڕی خەتابیشەوە ناڕازی بوون لەو ڕێکەوتنە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاک ئەیزانی کە تێکۆشانێک هەوڵ و ماندووبوونێ لە ئاشتیدا بێ بەرهەمی زۆرتر لەوەی کە لە شەڕ و کوشتار و جیهاد و غەزاکاندا بێتە دی. بۆیە مێژوونووسان و سیرەنووسانی ئیسلامی دەڵێن
لە مەدای 1 ساڵ تا 2 ساڵی ئاشتی سڵحی حودەیبیەدا ژمارەی مسلمان بووەکان لە تەواوی 8 ساڵی پێشوو و قۆناغی 13 ساڵی مەکەش مسلمانان زۆرتر مسلمان بوون و خەڵکێکی زۆر هاتنە نێو ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەمەش بەهۆی کاریگەری و فەڕوبەرەکەتی ئاشتیەوە بوو. بۆ قسەکردن لەسەر ئاشتی و گرنگی ئاشتی کۆمەڵایەتی، ئاشتی سیاسی، ئاشتی نێو خاو خێزانی مسلمانان تەوەری ئەمڕۆی بەرنامی باس خواستم بۆ پرسە تەرخان کردو بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینی. مامۆستاییان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاستانەکەم، دەستان خۆش. مامۆستا کە ئێمە ئەڵێن ئاشتی لە ئیسلامە چی ئەگەێنێ و بە چی ئەگوترێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرکار دەستخۆشیان بەرنامەی لێ یەکەم و داواکارم خوای پروردگار ئەم نەهامەتی کە بەسەر وڵاتمانە هاتووە بە باری باشەیە بیگەڕێ ئینشاءالله بێتە مای خۆشی و کامەرانی و ئاش و هەڵگرتن لەسەر وڵاتەکەمان بێ ئینشاءالله. و داواکارم خوای پروردگار ئەو شەهیدانش کە لەم ڕێگایە شەهیدبوون لەم چەند ڕۆژی ڕابردووە لەم ئاعتیدا و دەست درێژی کردنە سەر وڵاتەکەمان خی گەورە بە شەهید قبوڵیان کاوە شیفای بریندارەکانیش بە و هیوای زوو چاک بنوێن بۆ خوازیین ئینشاءالله. لە حقیقەتە ئەگەر تەماشا بکەین ئیسلام خۆی بۆ خۆی هەر لە یەکەم وشەیەوە کە تەماشایەکەی لە وشەی سلم شەق کراوە وەگەر تەماشای قورئانیش بکەی مشتەقاتی ئەم کەلیمەیە زۆرە لە قورئانە بە هەمان شێوە هاتووە لە سلمەوە لە سەلمەوە لە بەناوی ئیسلامەوە بەناوی سەلامەوە هەموو ئەم مشتەقاتانە هاتوون. ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە ئیسلام هاتووە بە ئاشتی هاتووە نەک بە شەڕ. ئیسلام گرنگێکی گەورە بە ئاشتی ئەدا چونکە لە ئەگەر تەماشا بکەی مجتەمەعی ئیسلامی تاکەکانی هەموو کۆمەڵگای مسلمان جا هەمویان مسلمان بن یا غەیری مسلمانیش بن لەناو ئەو کۆمەڵگایە هەموو بژین داوای پێکەوە ژیانەکە بۆ دەرەوەی کۆمەڵگای مسلمان داوای سڵح و ئاشتی و سلم و سەقامگیری ئاشتی ئەکا. بۆیە لە ناو کۆمەڵگای مسلمانە پێکەوە ژیانی شێکە لە بەها گرنگەکانی ئیسلام و لە دەرەوەی کۆمەڵگای مسلمانیش ئەوانی کە لە دەرەوەی کۆمەڵگای ئیسلامین داوای ئاشتیەکە لەگەڵیانە کەواتە ئاشتی بە هەموو شێوەکانیەوە لە ئیسلامدا بەڕاستی یەکێکە لە بنەما ئەساسیەکانی چونکە هەر بۆ ئاشتیە کە ئەتوانرێت دین و پەیامەکە وەکو خۆی بگەێنرێ. زۆر باشە. مامۆستا قورئانی پیرۆز وەکو جەنابەت فەرموود و لە فەرمودەکانی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم وەکو پەیڕەوکار یان وەکو جێبەجێکار و تەطبیقکەری قورئانی پیرۆز چۆن ئاشتی و ئاشتی خوازی لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ڕەنگی داوەتەوە. بەو پێی کە قورئان سەرچاوەی کاری پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم کان خلقه القورئان قورئان چۆن باسی ئاشتیەکە چۆن خەڵکی هەڵئەنێ لەسەر ئاشتی لەسەر پێکەوە ژیان بە هەمان شێوە پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم هەمان ڕەوشتی ئەو قورئانی هەبووەوە چۆن لەو قورئانێک بۆ بەسەر ڕێگەیە بە پێ ڕۆیشتووە وەکو قورئانێکی زیندوو پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم معاملەی کردووە. قورئانیش هەمیشە کە وتمان زۆربەی ئاەتەکانی باس لە ئاشتەواییەکە لە سڵحەکە لە بەرەو ڕووچوونی ئەو کەسانی کە یانەوێت سڵح و ئاشتەوایی لەگەڵا بکەن ئەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تەماشا بکەین کاتێک کە دەسەڵاتی ئەبێت تەماشا کە ئینتیقام و تۆڵەکردنەوە لە کاتێکە کە ئەگەر ئەڵێ باشترین ئینسان ئەو کەسەیە کاتێک کە دەسەڵاتی ئەبێت تۆڵە بکاتەوە بەڵام نایکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم چوونی بۆ مەدینەیە تەماشاکە وەکو خۆت جەنابەت باست کرد کاتێ ئەو پەیماننامەیە لە نێوانی مسلمان و جوولەکەکانە ئەنووسێت خۆ ئیتوانی نینووسێت ئەیتوانی قووەتێکی هەیە و ئێستا ئەمان خاوەنی دەسەڵاتن و ئەتوانی بیان کاتە دەرەوە بەڵام ئەوێ پێکەوە ژیان هەبێت هەر لە یەکەم یعنی تێکەڵاوبوونیە و لە یەکەم تعبیرکردنیان لەم پەیامە تازەی کە هێناوێتی ئەوێ بە خەڵکی ڕابگەێنێ ئەوێ بە ناو بەو کەسانی کە لە دەرەوەی ئیسلامەکەن ڕابگەێنێ کە ئەم ئیسلامە هاتووە ئاشتی بچەسپێنێ هاتووە پێکەوە ژیان دروست بکە هاتووە چۆنەڵێ ژیان بۆ ئینسانەکان بهێنێتەوە نەک مردن و سەربڕین و کوشتن و ئەو بابەتانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکەم هەنگاوێ کاتێک کە ئەو پەیماننامەی نێوان خۆی و جوولەکەکانە نووسێت تەماشاکەی ئەمە خۆی بۆ خۆی ئاشتی ئەگەێنێ کە ئێمە پابەندین بە پاراستنی ئێوەش پابەندن بە پاراستنی بنەماکانی دەوڵەتی ئیسلامیەوە بە هەمان شێوە کەواتە ئەو پەیماننامەیە ئەوە خۆی بۆ خۆی ئەوەیە کە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاشتی ویستووە.
حتى ئەگەر لە نێوان دوو کەسە تەماشاکەی گەشتێکی بچوو ڕیداوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەولی داوە گەورە نەکرێ یان پێغەمبەری صلی الله علیه و سلم کاتێک کە یەکەم کارێکی گەورە کە ئیکا دوای ئەوەی کە ئەو پەیمان نەمێشە نووسێ ئەوس و خەزرەج کە دوو قەبیلە بوون چەندەها ساڵ بوو شتر لە نێوانیان نەبوو ئەکوژایەوە وەکو خۆمان کە ئێستا لە کوردواری خۆمان ئایبینین لە نێوان دوو قەبیلەیان شتر هەیە و تا ئێستا هەرماوەیان لە نێوان دوو حیزبا کە چەندەهای ساڵە هەیە و زوو سەر هەڵەداتەوە و تازە بێتەوە و پشکۆکەی سوورەکرێتەوە جارێکی تر ئەوس و خەزرەج کە دوو قەبیلەی گەورە بوون شتر لە نێوانیان هەبوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشاکەی هێنانی و بە یارمەتی و پێشگیری خوای پەروەردگار کە خوای پەروەردگار فەرمێ کە لە ئاەتی سورەتی ئالی عیمرانە کە خوای پەروەردگار فەرمێ وەلەو ئین خوای پەروەردگار فەرمێ ئێمە تأليف قلوبەکانمان دڵەکانمان بەیەکەوە بەستەوە لو ألفت ما ألفت بين قلوبهم كآياتك سبحانه لبريش ما بس لرا أفرمي أجر إيمان نبينا تونتواني دليان بيكو بسيطة خايف الجار فرمي بلام إيمان دلكان من بيكو بس نوا إيمان دلكان من بيكو بس نوا كون نعمتك وكون نعمته من أذكر الدنيا كي خايف الجار إيداته بسر بيغمره بسر دور بريا كأفرمي أجر أول نعمتك خايف الجار واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله للناس لكم آياته لعلكم تعقلون خايف الجار فرمي يهدي أو نعمة نبكنوا أو نعمة بكنوا كمن بيم داون يعني جورتين نعمة براستي الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف يعني جورة دو نعمتي دو شركة إنساني بيجي أبي أو دوش تأجر الركيزيكي أساسين بكم ألقى أجر أو دوش دنبون براستي جيان نابع خوف أجر هبو جيان نابع أجر ترس هبو جيان نابع أجر خوراك نبو إنسان جيان نابع همان شو خايف الجار فرمي بير لو نعمة تبكروا كمن دام بسر إيه وداو بون ناردن إذ كنتم أعداء يودج من يكبون فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته بنعمة الدين بنعمة بيامي إسلام يوبهم نعمتي كبوم ناردن كبيك وأتانا بستيتوا إخوان بون ببراي يكتري لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم إيه بيغني خو أجرتو همو الدنيا بهنايا همو الدنيا بخشايا بهمو الدنيا تمسك كدهنا تتواني كأو دلانا بيك وبستيتوا بلام خواهي برقا ولكن الله ألف بينهم بلام خواهي برقا بم بيامك كناردوتي وهي براسي بيامي إسلام يعني بيامي آشتي يعني بيامي بيك ورجان يعني بيامي تعدى نكردن وداز دجي نكردن السر مولتي كاس تماشاكا حتى في من حمل علينا السلاح فليس منا في أمر صلى الله عليه وسلم هركس يعني سلاح من لبران بربرز كاته ولا يمنيه العين داخلي بعضهم مسلمان درجوا حتى في نص النهي كان لو كإنسان بقالتيش بيت بصعوبتي شو بيت برا مسلمان كي بترسينه بهيش نبي يعني حتى بقالتيش شو نبي بترسيني تجاي براستي بيت وبرانبري بوسيت في شكل راكشيت واعتد تعداي لبكي ويبقى هموش يا اسلام هولي دعوه تآلف تبايي ويك بيك وجيان ويكتر قبول كردن وخوشويستي لنيو دڵەکانە لەنێو تاکی مسلمانە بچەسپێنێ و بە هەموو شێوەیەک ئەوەی کە پێوتە ڕق و چینە و دووبەرەکی و بە چاو کەم سێرکردنی حتا یەکتری و هەموو ئەو بابەتانی کە سەرەکێشێ بۆ دوژمنکاری بە هەموو شێوەیەک بیسرەتەوە نەیهێڵێ. مامۆستا کەواتە شوێنی ڕاستەقینەی ئاشتی ڕەگ و ڕیشەی ئاشتی لە دڵەوەیە کاتێک دڵەکان بڕیاریاندا لە بری شەڕ و بغز و کینە محەبەت و خۆشەویستی و ئاشتی بە یەکتر ببەخشن و ئەوە پەخش بکەن ئەو کاتە بۆ نەنووسینی سەر وەرەقە و کۆبوونەوەی سەر مێزەکان و دانوستانەکان ئەمە شتێکی وەکوەڵێ ڕووکەشانەیە وەونە ئەگە ئاشتی لە دڵا هەبوو ئەوە ئەوانی دیکەش ئاشتی خوازە بن ئەوانی سەر مێزی گفتوگۆ و کەناڵەکانی ڕاگەیاندن بەڵام کاتێک تۆ لە دڵتا بغز و کینەیەکە بێت و لەسەر مێزی گفتوگۆ پێ بکەنی بەدەم نەیارەکەتەوە ئەمە ئاشتی نایەتە دی ڕەگ و ڕیشە و شوێنی ڕاستەقینەی ئاشتی خوازی لە دڵدایە. بەڵێ وەکو گوتمان کە خوای پەروەردگار باسی دڵەکە لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت نافر بينهم نافر أجر همو دنيا ببخشايا تو نتتواني بيك وبيان بستيتو فلما ألفت بين قلوبهم
نەدەتوانین دڵەکان بەیەکەوە بەس شکاگە دڵەکان بەیەکەوە نەبەستنەوە هەر ڕۆژێک بێت هەر شتێک بێتە پێشەوە هەر مەساڵحێک تۆزێک مەسلحەتیان کوێتە خەتەرەویان تۆزێک ڕقێکیان لە یەکتریدا بێت لەسەر شتێکی بەسیط ئەبینی ئەتەقێتەوە ئەبینی هەموو ئەو شتانە بیر ئەچێتەوە بەڵام کاتێک لە دڵەوە ئەم شتانە ینی ئەچەسپێت و ئاشتی ئەچەسپێ و خۆشەویستی و ئارامی ئەچەسپێ یان تەبایی پێکەوە بوون ئەچەسپێ ئەو کاتە ینی مەجای ئەوەی کەمترە کە چۆن لە جارێکی تر پشکۆی دژ و دژایەتی و ڕقوکینە جارێکی تر سوور بێتەوە هەر لەو ئەو خەزرجیا بۆ ئەوی کە باسمان کرد جارێکە کەسێک ینی کەوتە نێوانیان و جارێک دانی بەیەکە نزیک بوو ئەوی کە بەڵێکە ئەو لە تاریخ باسەکری عەبدوڵای کوڕی سەلول بوو عەلا ئەساس چۆن لە یادەوەری زووی خستنەوە بیریان و بیریان کەوتەوە کە چۆن لە ڕێگێکی هینا تیا مابوو و ئینتیقام و تۆڵەسەندنەوەیکی لە دڵا بزواندن و جوڵاندن خەریک بوو بقەومێ حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فریاکەوت و نەهێشت بۆیە بەڕاستی ئەوانەی کە ئەگەر شتێک لە دڵەوە نەبێت چۆن لە دۆستایەتیم لەگەڵەکەی تەوخەم لەگەڵەکەی بەڵام لە دوا خەنجەرم لێ ئەدەی ئەوە بە هیچ شێوەیەک بەڕاستی ئەو ئاشتیان ناچەسبێەوە ئەوەش نییە کە ئیسلام داوای کردووە کاتێکە من لەگەڵ تۆ دۆستایەتی ئەەکەم ئەبێ یعنی ئەگەر تۆ ئیسلام داوای کردووە ئەگەر لەگەڵ کافر بێ باوەڕەکانە میثاقت هەبوو هاوپەیمانێکت هەبوو تێگەی بەڵام مسلمانانێکی تر یعنی تعدایان ئەکرد لەم کەسانی کە تۆ هاوپەیمانی لەگەڵیانە هەیە بۆت نییە بچی لەمان بدەی با بێ باوەڕیش بن با ئەوانیش کە ئەوانی تر مسلمان و تعدایان لێکراوە چونکە لەبەرەوەی تۆ هاوپەیمانیت لەگەڵیا هەیە تۆ هاوپەیمانی لەگەڵیا هەیە یعنی هاوپەیمانی سە تۆ لەگەڵ مەجموعەیەکە هەیە لەگەڵ کۆمەڵێکە هەیە ئەم کۆمەڵە مسلمان نین بێ باوەڕن بەڵام هاوپەیمانی لەگەڵیان هەیە میثاقێکی لەگەڵیان هەیە عهد و پەیمانێکی لەگەڵیان هەیە مسلمانانێک کیتر جەماعەتێکی مسلمانی تر بۆ نمونە شەڕیان لەگەڵ ئەو کۆمەڵا هەیە کە تۆ میثاقت لەگەڵیانە هەیە کە تۆ پەیوەندی هاوپەیمانی لەگەڵیانە هەیە ئیسلام داوا لێ ناکات کە تۆ مادام ئەوان مسلمانن تۆ بڕۆی یارمەتی ئەوان بدەیت و لەمان بدەیت کە هاوپەیمانی تۆ نە خۆی پەروەردگار فەرمی ئێوە ئەبێ ئیلتیزام کەن بە عەهد و مەواثیقێک کە هەتانە یا ئەیها الذین ئەوفوا بالعهد إن العهد كان مسؤولا ئەبێ عهد و پەیمانەکەت بپارێزی بە ئەوانیش مسلمان بوون بەڵام ئەمانی تر مادام تۆ هاوپەیمانی لەگەڵیانە هەیە کەواتە بەڕاستی پێویستە دڵەکان وەکو جەنابەت ئەوت فەرموو پێویستە دڵەکان بەڕاستی بەیەکەوە بەسترێنەوە ئەگەر خۆشەویستی و تەبایی لەناو دڵەوە نەبوو ناتوانرێ بڵێ ئاشتی چەسبیەوە چونکە هەر شتێکی بەسیط ڕوو بدا دیسان ئاگرەکەی هەڵئەگرێتەوە سوورە ڕاستم مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەژێر ڕۆشنایی قورئان و وحی خواییدا توانی شەڕی سەدان ساڵە ململانی سەدان ساڵی نێوان ئەوس و خەزرەج نەهێڵێ و خۆشەویستی و برایەتی بخاتە نێوانیانەوە وەکوڵێ ئاشتی لە نێوانیانە بەرقەرار بکە بۆچی لە ئێستایە هەر لە هەرێمی کوردستانی خۆمان ئەبین وەکو جەنابەت فەرموود دوو حیزبۆچکەمان هەیە دوو حۆزمان هەیە دوو ناوچە گەرێتیمان هەیە سەدان لەوەی ڕێکەوتن و سەردان و هاتوچۆشیان هەبێکەوە بەڵام ناتوانن ئاشتی خواز بن لە کاتێکا مێژوویەکی زۆر کورتیشان لە شەڕ و ململانێ و ناکوکیە ئەم هۆکارە چی بوو کە شەڕی نێوان ئەوس و خەزرەجی وا دامرکاندەوە بەڵام بۆ منە دوو حیزب دوو قەبیلە دوو ناوچەی کورد زمان و وەکوڵێ خۆشیان هەر ئەڵێن بۆ یەک ئامانج و یەک هەدەف ئیژەکەم بۆچی ناتوان ئاشتی لە نێوان خۆیان و تاکەکانی کۆمەڵگەیە بەرقەرار بکەن بەڵێ وەڵڵاهی حەقیقەتەن ئەگەر تەماشا بکەین یەکێک لەو شتانی کە پێویستە ئینسانی ینی ئاشتی بچەسپێنێ لە دڵەکانەوە ناو کۆمەڵگەیە ئەوەیە کە هەمویان یەک باوەڕ بن وەرمونە تۆ ئیلتیزام بوون ئیلتیزامکردن بە دینەوە بە معیارێکی دینیەوە بەڕاستی و کاتە یان ترسان لە خوای پەروەردگار یان وەرحاصل ئەوەی کە پیاوەی خۆسەڵ بانگکردن پێشتر کەمانکردن بۆ ئیسلام کاتێک تەسلیمە بوون بە ئیسلام چییە ئیسلام چی داوامان لێەکە ئەهاتن تەطبیقیان نەکرد ئەهاتن ینی بۆ نمونە ئەوەی کە ئەوان داوای ئیسلام ئەیڵێ ئەمان ئەیان کرد بە عەمەلی بۆیە بەڕاستی من وازانم ئەوەی ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە ئیلتیزامی دینیمان کزە و لە خواترسان کزە و چۆنەڵێ یعنی پابندبوونمان بەدینەوە کەمە من گەڕمە بۆ ئەوە کە بەڕاستی ئەگەر ئینسان مسلمان بێ و تطبیقی دینی بکە یا بێ بەڕاستی دینێک بیجێڕێتەوە لەو ئەتیدا و لە دوژمنکارێتی
کە ترس لە خوای پەروەردگار و ئیلتیزامکردنە بە دینی خواوە، یا بێ سوڵتانێک دەسەڵاتێک هەبێ نێڵێ ئەو دوو قەبیلێ ئەو دوو کۆمەڵە بۆ منە اعتدال لە یەکتری بکەن. وەکو کە عوسمانی کوڕی عەفانە فەرمێ إن الله لا يزع بالسلطان ما لا يزع بالقرآن. جاری وایە دەسەڵات و سوڵتە و دەسەڵات شتێک ئەگەیەنێت ئەکات کە لەوانەیە بە قورئان و بە وەحی خوایی بۆ نەکرێ بۆ شێوەی کە پێویستە. بۆیە من ئەگەڕمە بۆ ئەوەی کە بەڕاستی ئیلتیزامکردن بە دینەوە و بۆ موسڵمان بوون و خضوع بۆ خوای پەروەردگار و باوەڕبوون بە خوای پەروەردگار و بەکەمکردنی دنیا. یعنی تۆ دەماشاکەی لەسەر شتێکی بەسیط لەسەر عەرز و ئاوێک تەماشاکەی برا کوژێت، بۆ منە برازا ئاموزای یەکتری کوژن، برازا مامی کوژێ. ئەمە چییە؟ ئەمە باوەشگرتنە بە دنیایەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵکەکەی هان ئەدا کە دنیا بەو شێوەیە یعنی باوەشی پیان نەکرێ. بەڵێ لەسەر حەق و مافی خۆت پێویستە بڕۆی، بەڵام نەگاتە ئەوەی کە شتێک لەوە گەورەتر ڕوو بە کە قەتلی نەفسە لە کاتێکە نەفسێک لای خوای پەروەردگار لە کەعبەش گەورەتر جای لە عەرز و ئاوێک و ئەوانە. بۆیە ئیلتیزامکردن بە دینەوە و پابەندبوون بە دینەوە و ترس لە خوای پەروەردگار پێم وایە ئەوە ئیچەسپێنێکە ئەوەیە کە واکە لە ئینسان کە بتوانێت ئاشتی و پێکەوەژانی هەتایی بەسەر بەرن لەگەڵ یەکتریە. زۆر باش مامۆستا، هەر لە بەندەکانی ڕێکەوتنامە و دەستوری مەدینەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەژێر ڕۆشنایی وەحیدا ڕێژەر و نووسەریان بوو، ئەبینین پاراستنی یەکریزی و تەبایی و سەقامگیری و ئاشتی کۆمەڵگە لە سەروی تەنانەت بیر و باوەڕ و ئایدۆلۆژیاکانیشەوە بوو. یان بە جۆرێک لە جۆرەکان توانین بڵین تەنانەت هۆکار یان ئامانجی سەرەکی هاتنی ئیسلامی پیرۆز بۆ پاراستنی تەبایی یەکریزی کۆمەڵگەکان بووە، بۆ ئەوەی بووە کە مرۆڤەکان هەناسەیەکی ڕەحەت و ئارامی هەڵکێشن. لەم ڕۆیە ئەبینین تەنانەت لە نێو موسڵمانان خۆیان ئەبایەمە تەعامل لەگەڵ جوولەکە و مشریک و منافقان نەکەین. حەشدی شعبی لەژێر ئاڵای تێگەیشتنێکی ئیسلامیانەی خۆی مسلمانانەی خۆی دێ کورد قات و قڕەکە. داعش هەر لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵایە دێ مسلمانان سەر ئەبڕێ، مسلمانان شەهید دەکا، وڵاتی مسلمانان کافرەکە و کچ و خێزانی کورد لەوەچێ بە کەنیزەک و بەجاریە ئەبا بۆ خۆی. بۆچی لە ئێستا ئێمە ئایدۆلۆژیا شیعە بەرامبەر بە سونە بەرامبەر بە شیعە، نازام عەرەب بەرامبەر بە کورد، کورد بەرامبەر بە عەرەب، ئایدۆلۆژیامان خستۆتە سەروی ئاشتی و سەقامگیری و تەباییەوە. تێنەگەیشتن لە دین یەکەم و تەعەسسوبێکی کوێرانەیە کە بە هەموو شێوەیەک ئیسلام ڕەت دەکاتەوە. کاکە خۆی پەروەردگار کە فەرمووی یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا، نەیفەرمووی لتحاربوا. بۆیە متەشەدودکردن ئەگەر بینە سەر مەسەلەی داعش تونوتیژیە کە ئیسلام بە هەموو شتێک ڕەفزێکە بۆ شێوەیە تۆ تەعاملکەی لەگەڵ غێری خۆدا. ئەگەر بۆ نمونە ئەگەر کاتی شەڕە، لە کاتی شەڕە پێویستە بەڕاستی زەوابیتێکت هەیە بۆ شەڕ. هەرکو سەلاح الدینی ئەیوبی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ساڵێک شەڕی قودسی ڕاگەری یا چەند مانگێ وەکو باسەکەن لەبەرەوەی ئافرەتێک هاتووتی من بە مناڵەوەم بە ژانی مناڵبوونەوەم ئەبێ ئەم شەڕە نەکەی، نەیکرد و ڕایگرت. ئەمە لەکوێ ئەوانی تر لەکوێ کە ئەگەر ئافرەت هاتایە بۆ لای ئەمان بە حەملەکە یان کوشت. ئەمە بەڕاستی هەڵەتی گەشتنە لە دین یان شوێن هەڵگرتنی مەجموعەیە کە قسە و قسەڵۆکە قسەی فوقەهایە کە لە زەمانێک هاوتراوە، زەمانەکە زۆر تونوتیش بووە، مسلمانان لەوانەیە زۆر زەیل بووبن، مسلمانان لەوانەیە بۆ لە حاڵتێک هاوترابێ کە تۆ ناکری ئەمە بکەیتە پێوەرێک و هەموو شەو دائیم لەسەری بڕۆی. ئەی ئەم قورئانە پیرۆزی گەوری کە بەردەستمانەیە کە باسی سلم و ئاشتی ئەکا، کە باسی ئەوەکە کە خوای پەروەردگار دڵەکان بەیەکەوە ئەبەستێتەوە، ئەمە لەکوێ هێنا. بە هەمان شێوەش حەشتی شعبی کە وەکو مەذهبێکی تائیفی شیعەگەری کە دێت و ئەزانێت ئیتر غەیری خۆی ئەوەی کە بەستەنها ئەو دڵسۆزە بۆ ئال و بەیت و بەستەنها ئەو ئال و بەیتی خۆشە و لە کاتێکە ئێمە کاکە چەندەها ناومان هەیە، یعنی ئەوان پێیان غەریبیشە زۆر جار ئەو ناوانە ناو ئێمە هەیە. ئێمە فەرقی هیچ کەسێکیان هیچ کەس ناکەین و هەمویان وەکو ئەوەی کە ئیسلام فێریکردن و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێریکردن کە ئەهل بەیتمان هەموو یەک خۆش ئەوێ. بۆیە ئەم تەعەسسوبە بەڕاستی کوێرانەیە و دەست نەگرتن بە بنەماکانی ئیسلام و بەگشتی و چەمکێکی و گرتنی لایەکی
لایەکی بەتایبەتی وای کردو کە بەڕاستی ئیسلام بەو شێوە خراپ و دڕوندانەیە دەربکەی و خەڵکی سڵ لە کەلیمەی ئیسلام و وشەی ئیسلام بکەنەوە لە کاتێکە ئیسلام یعنی سلم یعنی ئاشتی بۆیە بەڕاستی تەماشاکی ئەگەر مێژوو تەماشا بکەین لەو مسلمانانە هەموو شتێک هەموو ئەو بابەتانە ڕوویداوە ینی ئێمە ناتوانین ئینکاری بکەین واللهی لەسەر شتی بەسیط يعني بۆ منە تۆ پەنجەت جوڵاندووە ئەڵێ لە ئەفغانستان کەسێک ئاوا پەنجەیە جوڵان لە ئەشهەدو ئەن لا ئیلاها ئەویتر ئاوا پەنجەی شکاند ئەمە لە باشە ئەگەر بینە سەر دین لەکوێی دینا جێبێتەوە لەکوێی دینا جێبێتەوە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە یەک کەلیمە کابرایەک معاذ بوو وازم کە وتی یا ابن السوداء أبو ذر كاتك بلال فرمي يا ابن السوداء في صلى الله عليه وسلم فرمي والله إنك امرؤ فيك جاهلية هێشتا تیاتا ماوە ئێستا بۆیە یەکسەر کەزانی پێ سەر زەنشتێکە یەکسەر بێتاقەت بوو سەری ڕاخست و وتی وەڵاهی بێ پێم پیانیت و ئەبێ پێ بنی بەسەرما کە من ئەو کەلیمەیە لە نەوی من دەرهاتووە بۆیە ئەوژەی بەخشێوەڵە مشتیوان ناکەم بەڵام تەماشاکە ئەمە لەکوێ و ئەمە ئیسلامە لەکوێ کە ئەمان هێناویانەوە بە قسەی هەندێک فوقەها کە تونن لە هەنێ مەسائیلە و تۆ بێ وەڵا فڵان فڵان وا فەرمی لە فڵان کتێبی وا فەرمێ بێ لە کۆ فڕێدی تەخوارەوە بیکوژ کاکە کەواتە تێنەگەیشتنی ئەمە وە نەچوونەوە سەر ئەسڵی دینەکەی ئێمە کە قورئانی پیرۆزە دوای ئەوە ئینجا ئەگەر لە قورئانە هەموو شتێکت بۆ بەرجەستە نەبوو اینجا ئەشتەوە سەر فەرموودە سەحیحەکان ئەوانی کە ئیتر ئەم لەو گومانی تێدا نییە دێیت و بۆ شێوە پەیڕێوەکەیت ئەموکو مسلمان وەکو خۆمان بەڵام وەکو حەشدی شیعی کەواکە یا حەشد سەعبی من ناتوانم بڵێم ئەوە شتێکی خۆیان ینی ناتوانم وەکو ئیسلام معاملەی ئەوان لەگەڵاکەم بڵێم ئیسلام واڵێ و کەچی ئەوان واکە ئەوان خۆیان شتێکی نەهجێکی ممکنە تایبەتی خۆیان هەبێ لەسەری بڕۆن مامۆستاکەواتە ئەپرسم ئیسلام بۆچی داوای ئاشتیەکە کاتێک ئەیەبێ کۆمەڵگە تەنانەت با کۆمەڵگەی کافر و جوولەکە نشینیش بێ ئاشتی و سەقامی تیا بەرقرار بێت چه ئامانج و هەدەفێکی هەیە بەڵێ کاتێکی ئیسلام دێت ئاها تەماشاکە ئەوەی کە بەڕاستی بە ئاشتی ئەچەسبێت بە شەڕ بۆ ناچەسبێت ئەوەی کە ئەتوانی بە ئاشتی دەست بکەوێ بە شەڕ و دووبارەکی دەست ناکەێت چکە پێش هەموو شتێ پێویستە تۆ تعارف و تعاونێک لەناو خەڵکەکە لەناو خەڵک و مجتەمەعا هەبێت بۆی بتوانی کە ئەم پەیامی خۆت بگەێنی خۆ ئەگەر شەڕ و فەرتەنە و بۆ نمونە جەوێکی وانە ڕەخسێنی کە جەوی ئاشتی و ئارامی و سەقامگیری بێ بەڕاستی ناتوانێت ئەو پەیامی خۆت بگەێنی وەکوتمان کە خۆی گەورە فەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا بۆ یەکتری بناسن بۆەوەی بتوانن هەڵسوکەوت لەگەڵ یەکتێبن کەواتە یەکەم بنەمای ئیسلام بۆچی داوای ئاشتەکە ئەوەیە کە ئەم پەیامی کە هێناوەتی لەژێر چەتری ئاشتی و سەقامگیری بوونی ئاشتیە بەڕاستی ئەتوانێت بگاتە نەتیجە لایەکی تریشەوە تۆ تەماشاکە ئیسلام داوای حیوارەکە داوای گفتوگۆەکە ئێخۆ گفتوگۆ بە شەڕ بۆ کەس نابێت بە شەق بۆ کەس ئەبێت دانیشی لەگەڵیا بەهێمنی بەهێواشی ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة ئەم ئودعوە بەچی بە حکمت بە موعظەی حەسەنە بە قسەی جوان بە ڕێکوت پێک ئەمە کەواتە لەژێر چەتری ئاشتی و تەباهی یعنی بەڕاستی پێکەوە بوونە ئەوە ئەگونجێت ئەگەر ئەوە نەبێ بەڕاستی ناتوانێت ساگە تەماشای ئیسپانیا بکە کاڵێ بەچی مسلمان بوون فتح نەکەوتێتەوە شەڕ نەکەوتێتەوە بەڵام ئەڵێ تاجر مسلمانەکان کە ئەبینی بە هەڵسوکەوتی ئاشتیانە و هەڵسوکەوتی خۆشەویستی و تەباییان تەماشاقی خەڵکێکی زۆریان لێ مسلمان وەکە کە ئیسپانیا یەکێک بوو لە دەوڵەتە گەورەکانی کاتی خۆی کە ئیسلام و قاڕی ئەفریقاش بە هەمان شێوە چونکە ئەگەر تەماشاکە هەر لە یەکەم وهلەوە کە خۆی پەرگا کە ئینسانی دروست کردووە تەماشاکی نەهی کردووە لە قەتل و لە کوشتنی و لە نەهێشتنی ئاشتی و پێکەوە بوون هەروەکو لە سەرزەنشتی دووڕەکەی ئادەمەکە قابیل و هابیل کە قابیل هابیل ئەکوژێت و ئەمانە تەماشاکە خۆی پەرگار چەند سەرزەنشتێکا کە کوشتی و ئەمانە وەرحاصل تەماشاکە هەر لە سەرتاوە خۆی پەرگار ناوێت بە کوشتن و بە ناسەقامگیری ئاشتی پەیامی بنێرە چونکە ئەو پەیامی ئەو کە پڕی لە ئاشتی و پێکەوە بوون و پێکەوە ژیان و یەکتر قوبوڵکردنەوەوانەیە بەڕاستی لەژێر چەتری ئاشتی و ئارامیان نەبێت ناتوانێت بگەێنێت بۆی ئیسلام زۆر پێویستی بەوە هەیە کە
و داواکە لە ئەندامەکانی ئەو کۆمەڵگای مسلمان کە هەموو کارێکیان بە ئاشتیانە بێت هەتاکە بتوان ئەو پەیامی کە پیانە بیگەێنن ئەگی ناتوە لە ژێر شەڕ و ئاژا و ئەوانەیە ناتوانانی بەڕاستی ئەو پەیامی کە پێێتە بیگەنی بە خەڵکی. مامۆستا لەگەڵ هاتنی بە پێی فەرمونەکەی ئەبوو زەر 124,000 پێغەمبەر بۆ ڕێکخستن و ئاراستەکردنی مرۆڤەکان بە ژیانێکی خۆش و ئارام و ئاشتی لەم سەردەمەشدا جەنابەت ئەو تەمەنەی کە هەتە باوەڕ ناکەم مانگێک تایە بەسەرت برد بێت لە وڵاتێکە شەڕ و ئاژاوەیە نەبوو بێ لە ئێستاە ئەم چەند 500 ساڵەی ڕابردوو سەیری ئەەکەین لە کوردستان لە بۆرما لە سووریا لە جەزائیر لە لیبیا لە هەر وڵاتێکری هەمیشە شەڕ و ئاژاوەیە بۆچی شەڕ و شەڕخوازی شەڕخوازان ململانێ و ناکۆکیەکان هەمیشە زاڵە بەسەر ئاشتیان لەگەڵ ئەوەشدا وەکو وتم ئەم هەموو پێغەمبەرە هاتووم پەیامی ئاشتیان پێ بووە لەم سەردەمەشدا ئەو هەموو جاڕناوی مافی مرۆڤ و ئاشتی پارێزی و نازان باسی دیموکراسی خوازی ئەکرێ و باز لە سەقامگیری دنیا ئەکرێ و هەمومان نەفرەت لە شەڕەکەین بەڵام هەمووشمان بە جۆرێ لە جۆرەکان شەڕخوازین بۆچی ئەم سیفەتە زاڵە بەسەر ئاشتی و ئارامی و سەقامگیریە والله حقیقەتاً ئینسان جارێ هەر لە نەفسی ئینسانە دەرونی ئینسانە تەبیعەتێکی شەڕخوازی هەیە یەکێک لە سفەکان لێ إن من الناس من هم خيرون بالطبع ومنهم الشريرون بالطبع هەمانە هەر خۆی بۆ خۆی خەیرە یعنی کەسێکی باش و ڕێک و سەلامەتە هەشمانەیتر بۆ خۆی شەڕانی و شەڕەنگێزە جا لە نەفسی ئینسانە تەماشا کە هەر بۆ خۆی ممکنە یعنی ئەوە زاڵ هەیە لە نەفسی ئینسانە بۆیە کاتێک دین کاتێک دین لە ئینسانە چەکەرێکە و خواپەرستی و خواناسی لە ئینسانە دروستە بێت لە درۆدرۆنی ئینسانە بۆیە ئەو نەزعی شەڕە لە ئینسانە بکوژێت و بکوژێنێتەوە ئەگەر ئەوە نەبێ مەساڵحی ئیتر زاڵە بێ بەسەر ئینسانە ترسی خوای پەروەردگار نەبێ شت زۆرە کە ئینسان بتوانێت شەڕی لەسەر دروستکە لەبەرەوە لە نەفسی ئینسانە خۆی بۆ خۆی ئەو نەزع شەڕە هەیە بۆیە دین پێویستە بەوەی کە بۆ ئەوە پێویستەکە ئەو نەزعەیە خراپەیە لە دڵا بکوژێنێتەوە و لە جێگەیە چۆنەڵێ چاکە و چاکە خوازی و ئاشتی خوازی بسەپێنە و بچێنێ لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەڵگاش بە هەمان شێوە کۆمەڵگاش وەکوتمان هەر بۆ خۆی ئینسان کە شەڕەنگێز بووی تر تاک و کۆمەڵگا ئەگرێتەوە و بە هەمان شێوەش ئیتر ئەتوانی بڵێن مەساڵح کە زاڵە بێ بەسەر ئینسانە هەندێک نەزعاتی شەڕ تەماشاکە ئیتر ئاوە شەڕ و ئاشوب ئەو ڕوژ دەنرێ لایەکی تریشەوە من هەر ئەیگەڕمە بۆ ئەوەی کە ئیسلام و مسلمانەتی صحیح و ڕاستەقینە و دروست چەکەری نەکردووە لە ناو کۆمەڵگاکانە بۆیە بەڕاستی تەماشاکەی ئەوە ڕوئەدا یعنی ئەگەر هات کۆمەڵگایەکی مسلمانی پابند بە ئیسلام بەتەواوی تەماشاکە کەمتر ئەو شتانەی تیا ڕوئەدا بەڕاستی هەر بۆ مجتەماعاتی مجتەمەعی پێغەمبەری خوا سەڵام هەتا خولەفای ڕاشدین تا فیلتەکە قەومە لە کاتی عوسمانی کوڕی عەفان مامۆستا ئەڵێ وەختی خۆی وتویانە ئەگەر کچۆڵەیەک لەسەر کانی گۆزەکەی لە دەست بکەوێتە خوارەوە نقمی ئاوەکە بێ ئەوە وەکو لە دەستێکی ئینگلیزی تایان بۆ منارە گوترێ بەردێ لە ئاسمانەوە بکەوێتە خوارە دەستی فلانە کەسی تایە لەم سەردەما ئەم هەموو ڕێکەوتن نامە و بەڵێن نامە و مۆرکردنی سەدان پەیمان نامەی بواری ئاشتی بەڵام هیچ بەرهەمێک نابینین هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەمە هەر پەیوەندی بەوە بووکە لە دڵا هیچ ویستێکی ئاشتی خوازی نیە بەڵام لە پێناو بەرژەوەندیەکی خۆیان یام لە پێناو ئەوەی کە مەبەستمەوە بووکە وتم ئینگلیز قسەیەکەی ئەگوترێ ئەم وڵاتانە بەرهەمێنەرێکی گەورەی چەکن ئەگە بۆ منە ساڵانە شەڕ و ململانەی و ناکۆکی و یەکتر کوشتن بەتایبەت لە نێو موسڵمانانە نەبێ و شیعە لە سونە و سونە لە شیعە و کورد لە عەرەب و عەرەب لە کورد و ئەمان نەبێ چۆن ئەم چەکانە ساخ بکەنەوە چۆن بیفرۆشن جاو خود جوابی پرسیارەکەت بەبەستمەوەیە بۆچی لەگەڵ ئەم هەموو ڕێکەوتن نامە و پەیمان نامەیە هیچ ویستێکی ئاشتی خوازانە بەدی ناکەین بەرهەمی ئاشتی ناچنینەوە چونکە یەکەم ڕاست نییە ڕاستیتیان نییە مەسەلەکان دووهەمیش مەساڵحی ممکنە ئەو کەسانی ئەیانی ئاشتی بکەن بەدەست خۆیان نەبێ سەربەخۆ نەبن بەڵکو چۆنەڵێ پابەندی هەندێک شتی دەرەوەی خۆیان بن و ناچار من وابن هەر لای خۆمان تەماشاکەی شتی وا هەیە ینی ڕێکەوتنی وامان بینیوە کە کراوە بەڵام لەبەرەوەی کە مەسلحەتی وڵاتێک کەسێک شوێنێک لایەنێکی تر لەوەیان نەبووە تەماشاکەی ناگاتە نەتیجە و ناگاتە ئەنجام هەرزوو هەڵەوەشێتەوە بەڵام ئەوەی کە بەڕاستی چۆنەڵێ پێوەری ئەو تەنها
ڕزامەندی خوای پەروەردگار و ڕاستی و دروستی بێ و ڕاستی بێ لەگەڵ خوای خۆی و لەگەڵ ئەوەی کە ئەیڵێت و کە ئەوێت ئەنجامی بدا ئەگەر ئەوە بچەسبێ بەڕاستی لای ئینسان ئیتر ترسی ئەوە نابێت کە ئەم هەڵوەشێتەوە بەڵام منە تۆ ئەبینی کە کەسێکی ڕاست و دروست ڕاست کاتێکە کەسێک شتێکی ینی پەیمانێکی لەگەڵ ئابەستەی تر خەمی لێنی ئەزانێت کە ئەمە لە ڕاستیە چونکە مادام خۆی بەخۆی کەسێکی سەرڕاستە ئەگەێنێتە نەتیجە بەڵام چۆنمە دەستی بە وڵاتایك و بە شوێنێکی ترەوە نییە بەڵام ئەوەی کە بەڕاستی واکات حاصل من ناکرێ هەنی کەلیمات و وشە بەکاربێنم بەڵام ئەوەیە کە ئینسان تەماشاکەی بەهۆی ئەوەی کە ئەو کۆمەڵەیە ئەو لایەنەیە ئەو دەوڵەتە مەسلحەتی لەگەڵ دەوڵەتێکی ترایە کە ئەو دەوڵەتی تر کە ئەم سەر بەخۆ نیە لە ڕاوگیر و بۆشون و ئیرادەی خۆیە ئەوە ڕوئەدا و لایەکتری شەوە کوتمان تۆ تو ئینگلیز ئەوەش بە ناوی جوولەکەەوە هاتووە کە کاتی خۆی یعنی جوولەکە معامرەیان زۆر بووە بۆ معامرە یعنی زۆر لە پێشن و زۆر بەناوبانگن و توانیوانە عالم خەنەژێر دەستی خۆیانەوە بۆیە ئەوان ئەڵێ دەست بازاری ئاڵۆزی ئەوێ پێخۆشە بۆیە ئەوان بەڕاستی ئەگەر دنیا سەقامگیر و ئاشتی بێت لانێ ئەوەی کە ئەو تیجارەتە ڕابحی کۆڵێ هەندێک کەس لە ئاوی لێڵە ڕاوی خۆیەکە بەڵێ لە ئاوی بەڵێ ئەویش بەڕاستی بە هەمان شێوە ئەگەر ئەم ئاشتی و ئاشتی سەقامگیر بێت لە هەر وڵاتێکە پێچی مەسلحەتی ئەو کێتە خەتەرەوە بەعکسەوە بۆیە ئەو تیجارە ڕابحی کە دەستیەکەوێت لە هەنێک مەسائلی جاچەک و تەقەمەنی بێ هەر شتێکی تر بێت ممکنە ئەوەی بوەستێ بۆیە هەمیشە لە کەمینایە بۆ ئەوەی کە لە وڵاتان شت بۆ نمونە نیزاع و خصومات دروست بکە هەتاکو بتوانێت ئەوەی کە هەدەفی خۆەتی بیپێکی مامۆستا لەم دوو ڕۆژی ڕابردوو شتێکم خوێندەوە لێ ئەگەر 8 ڕۆژ لولەی تفەنگەکان بوەستێنرێ وە کۆڵێ شەڕ و ئاژاوە و ناکۆکیەکان نەمێنن و ئاشتی باڵ بکێشێ بەسەر جیهانە ئەوە ئەم مەسروف و داهاتی ئەم 8 ڕۆژە بەشی 12 ساڵی خوێندنی هەر هەموو مرۆڤایەتیەکە منداڵەکان ئەوانشی کە نەخوێنوارن هەمویان ئەخرێنە بەر خوێندن و فێربوونەوە بەر هەموو کاکڵەی ئاشتی بەیانیە گەڵەسین دنیا ئارام و ئاشتی مۆر کردووە وە کۆڵێ هیچ وڵاتێ نییە تەنگ بە وڵاتێکی تر هەڵبچنێ بەرهەموو کاکڵە و سوود و گرنگی ئاشتی لەم کاتەیە چییە؟ ئێمە لە ئاشتیەوە چیمان دەزەکەوێ؟ ئاشتی بەڕاستی حەزارەتە شارستانیەتە حرب و جەنگیش دژی ئەو شارستانیەتیە تەماشاکە لە هەر وڵاتێکان شارستانیەتی هەبوو بێت کە کاتێک بوو کە شەڕ و ئاژاویتیانە بووە بەڵام کاتێک کە ئاشتی سەقامگیرە بێت لە هەر وڵاتێکە تەماشاکەی بەڕاستی ئەو وڵاتە بەرەو ئیزدیهار بەرەو پێشکەوتن بەرەو ڕفاهیەت یعنی هەنگاوانێ ئێستا باشترین نمونەی ئەوروپایە ئێستا ئەوروپا کە ماوەی چەند سەدەیە کە بەعزێک شوێنیان کە شەڕیتیان نەماوە تەماشاکە بە چ ئاقارێکی علمی و هین گەیشتون یعنی بەڕاستی پێشکەوتن گەیشتون بۆیە ئەگەر لە هەر وڵاتێکان شەڕ و ئاژاوە هەبوو ئیتر دەمار و خەراب و هەلاکە پیاچوون و فەوتان و نەمانە بەڵام لە هەر وڵاتێکە کە ئەو ئاشتی و ئارامی و سەقامگیری هەبێت اینجا خەڵکی بەڕاستی ئەتوانێت بیر بکاتەوە لە داهێنان بیر بکاتەوە لە پێشکەوتنی وڵاتی بیر بکاتەوە لە خزمەتکردن بە کۆمەڵگا بیر بکاتەوە لە دروستکردنی تاکی باش یعنی کاتێککە ئەم ئاشتی و ئارامیە باڵەکێشێ بەسەر وڵاتە ئەو کاتە تۆ اینجا ئەکەویتە یعنی ئینسانەکانەکەونەوەی کە بەڕاستی چۆن بیانێ بتوان وڵاتەکەیان پێش بخن چۆن بتوان ئیزدیهار بکەن چۆن بتوان ئیبداع بکەن داهێنان بکەن لە هەموو مەجالەکانە بۆیە بەڕاستی بوونی ئاشتی یعنی بوونی حەضارەت بوونی وعیەکی سەقافی و نەبوونی ئاشتیش بەڕاستی ئاژاوە بۆی ئێستا بەڕاستی هەم دائیمەن نەفی ئاژاوەکە نەفی حرب و دەستدرێژی ئەکا ئێستا گەر تەماشا بکەی ئیسلام هیچ کاتێک نهاتوە شەڕی هەڵگرسان بێ بەڵکو ڕەدی عودوانی کردووە زۆر جار یعنی دژایەتی ینی ڕەدی دژمنایەتیی کردوێتەوە ئیسا خۆی گەورە فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم يعني ئەوەی کە لە دەستان دێ ئامادەی بکەن خۆتانی پێ پرچەک بکەن ترهبون به
يعني ترهيبون يعني ترهيب يعني كان ترهيب يعني معنى إرهابيين كأوروبا وغرب بس المسلمانين كسباندوا كإرهاب يعني هنا فرنسا كالتيروريزم وكو تيرورنا يعني براسي أو تيرورنية أو بشوي الإرهاب الإسلام يعني بلا وكو شاو تساندن وكو واي ليبكين نتوانيد جرأتي أولنا كاعتداء ودزدرجت بسراب كان أمسا كاتي إسلام وكوتمان آينێکی ئاشتی خوازە و پەیامی ئاشتی پێ بەڵام زۆرترین باسی جیهاد و کوشتار و دیلی جەنگ و اینجا بۆمنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی لە ئەگوترێ لە 10 یا 9 جەنگا بەشداری کردووە و 27 سریەی بە سەرۆکایەتی موسڵمانەکان ناردووە بۆ ئەم دوو تێگەشتنە چۆن لی تێبگەینێمە پەیامی ئاشتیە و بەڵام لەگەڵەوەشدا هەمیشە وەکوڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەکەکەی پێ بووە یان هەمیشە غەزا و سریەکانی بەڕێ کردووە لە حقیقەتا ئیسلام لەلایەکە کە وەکو جەناب دەفەرمووی باس لە ئاشتیەکە و داوا لە خەڵکیەکە لە موسڵمانەکان کە ئاشتی بەرقرار بکەن والله يدعو إلى دار السلام السلام المؤمن المهيمن يعني لنا وكان خوي برجر سلام وخوي جرد خلقي دا بانكاب والسلام هندك سلام بناوي بهشت يعني وكو بهشت تفسيرك لا يكتري شو يعني آشتي براستي يعني سقام جيربوني آشتي بعد تفسيرك معناه كي درسته بلام اگر تماشا کن باشی پیامبر صلی الله علیه و سلم و اسلام لکاتی که دعای اشتک و دعای جهادی جکه جهاد اگر بین معنا کی يعني وی کتولی پیامبر غزوات بوا و امانه جهادش بمعنى لغوي يعني بقر خستني او بري جهد وتواني خود جا جهدك ماليه جاري انفاق ماليه تنها يا جهدي سياسيه كامر جهدي سياسي سكوم لك دروس بن هر مسلمان يشم شكان بينيا وكلاني سياسي جهادي خوانه كان لا امل يعني بيوتري جهادي سياسي جهادي قلم من هي جهادي سياسي من هي جهادي انفاق بمال من هي امل لانه يعني اجرت بلين جهاد بتنها كباس كلمه جهاد ديد وانا زين يعني كشتار امل لاكو كبيان صوص بجهادي ناول حتى جهادي نفسي بجهاد ناول يعني تزكية نفسي بجهاد ناول امل لا كتير شو جهادش كاك ردي بيشتروتهم ردي عدوان يعني ردي دشمن كارية يعني ردي اعتداء ودس دريجية زور جار كبيعيز بوا كأم دينا بقين بربستة قاتو طريقة يعني خلقاني اعتداء هو مسلمانا هاد مجالي كان بدرز بو بي تعدان كردو بو بيعيز بو براسي ها خوالي كافر أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير أذن للذين يعني اللي يشتغل من قدرك محذوف هيك أذن القتال إذن دراب بكشتار في أصلا دس الله لما كيابو ستوي كان صالح لما دينا شاوري كخايف رجاء أي إذن أداء ردي أم عدوان كان سري كبهموش لما دريشان كردوا هشتا دزريش دشمن كاراني أوان هربر دوامة إن جا خواهي قرف آياتنا القرآن أذن للذين يقاتلون بأنهم ظلموا بوي إذن درا بو مسلمان كشتر بكن وقتال بكن جنگ بكن لبناي بأنهم ظلموا لبرو يستمعن لكراو وإن الله على نصرهم كاتا ظلم استم كاتك رؤداء واعتداء اللي سر مسلمان رؤداء يما كارين آشتي بس ما نونية كي ترى زلي كان لي أولا كيشي كيتو وبهم الشبك تو الزليل بيتو أمانه فلا تهنوا ولا وتدعوا إلى السلم وأنتم الأعلون يوا يعني خوبك مجرن وخضوع مكن وزليل مبن يوا برزن ويوا برزو بالان ويوا جوران بلام كاتك يعني ما بس يويك كاتك تو آشتی اکی معنی اونیه که تو زلیلی معنی اونیه که تو دستلات الدنیا بلکو اسلامك دعای آشتی معنیه که بلام نکاتی که آشتی ایتر هینه کی نابید سودی کی نابید او کاتب بله مسلمانش میشه خطابش فرمی دفاع لخوان و چیم زلیلیان نقبول بکن بلام پیغمبری خواه فرمی ما آشتی و بلا او عمر كل خطاب لصلح الحديبيه بهش ملي نادا كسي كي هين وجون بقوه
وای ئەزانی کە خۆ پێغەمبەری خوای سەڵی الله عەلەیهی وسەلەم وحی خوای بۆیت ناکرێت ئینسان بڵێ بۆچی بووە بەڵام لە بوونی قووەتی خۆی ینی قبول نەکردنی زەمینە مامۆستا پێم خۆشە هەڵوێستەی لەسەر ڕووداوی ڕابردوو بکەین سەرکردەی وڵات کاتێک خۆی بەرژەوەندی هەیە کاتێک کە نەود ئەفرۆشێ نەود بە تاڵانە بە بۆ خزمەتی خۆی و ئایلە و بنەماڵەکە و هۆز و کوڕەکانی و حیزبەکەی ئامادەی ئاشتی بکە بەڵام لە کاتی تنگانەیە کە ئەگوترێ پێشتر ئاگاداری ئەم ئینسیحاب بوو هەڵات و مشتە بوون کوڕی خەڵک بە کوش دەدەن و کۆڵێ ئاشتی بۆ خۆیان و شەڕ و هیلاکەتیش بۆ کوڕی خەڵک سەرکردەی وڵات تا چەند ئەبێ وەکۆڵی ئاشتی بۆ خەڵک بوێ و شەڕ و ململانێژ ئەگەر هەبوو هەر بۆ خەڵک بێ وەکۆڵێ خۆی و خەڵک وەکو یەکوابن چۆن هەڵوێستەی لەسەر ئەم ڕووداوە بکەین بەتابێت لە کاتێکا لە ئێستان لە هەرێمی کوردستانە ئاشتی و سەقامگیری نەماوە و بەتابێت لە ناوچەی کەرکووک و شاری کەرکووک بەهۆی سیاسەتێکی ناحەکیمانەی نابەرپرسانەی بەشێ لە بەرپرسەکان کاتێک گەبینین بۆ وێنەگرتن و سنگ دەرپەڕاندن لە شەڕی داعش چوون لە بەقاتی ئوتوکرا و جوانەوە لە پەنای سەنگەرەکانی پێشمەرگەیە ڕسمیان نەگر بەڵام لە ئێستایەوە کۆڵێ قەیسەریەشیان لێ بووەتە کونە مشک و هیچ دیاریش نین و ئەم شەڕ و ئاژاوێژ هەیە و ئەم هەموو کوڕە باشە شەهید بوون بەڵام ئەمان هەر بێدەنگن چۆن هەڵوێستە لەسەر ئەمە بکەین تاکەی گەلیش پێویستە بە خۆیان بچێتەوە کە کەم گۆرانی بە باڵای کەسانێکە هەڵبدا کە بە درێژایی مێژویان هەر خیانەت و ڕاکردن و هەڵاتن بەشیان بووە والله اینجا مواقف و هەڵوێستەکان هەمیشە نیشاندەری چۆنەڵێ ناخی ئینسانەکان هەر کاتێک مواقفێک دێتە پێشەوە تەماشاکەی ئەو کاتە وەکو چۆن ئاڵتونێک زاخاوی ئەدەیتەوە کاتێکی ئینسانیش لە قاڵبەگەدر لە مواقفێکە تەماشاکەی ئەگەر لەوە پێشش بۆی دەرنەکەوت بێ ئیتر بەڕاستی ئەوە کۆڵە ئەگەر جارێک گەستمت خوا بمگرێ دوجار گەستم خوا خۆم بگرێ ینی بەڕاستی ئەگەر ئێمە لەم ڕووداوانی کە ڕوو ئەدەن دەرسێک وەرنەگرین و پندێک وەرنەگرین بەڕاستی معنایەوە ئێمە بەڕاستی عەقڵمان نییە و عەقڵمان لە دەستی خۆمانە نییە و حتا ئیرادە و ویستمان لە دەستی خۆمانە نییە بۆیە بەڕاستی مووقیفەکان کاتێکی دێنە پێشەوە نیشاندەر و دەرخەری ناخ و تا چەند لەگەڵ شعب و لەگەڵ خەڵک و لەگەڵ لەبەرەی گەلابوونە پیشان ئەدات بەڕاستی بۆیە ئێمە لەسەرمانە کاتێککە مووقفێکی وا دێتە پێشەوە دەرسی لەوەربگرین و پەندی لەوەربگرین و بزانین کە بەڕاستی ئەمە ئەوەی کە لەوە پێش خوتافمان بۆی کێشاکە بەڕاستی پێویستە بە خۆمانە بچینەوە وا نەبین بۆەوەی کە دەنگمان بۆدا خۆمان خستمانتە سەر کورسی پێویستە بەڕاستی جارێکی تر ئەو هەڵەیە دووبارەی نەکەینەوە بۆیە ئینسان کاتێکە مووقفێک دێتە پێشەوە بە مووقف و هەڵوێستەکان زیاتر شتەکان ڕوون ئەبێتەوە و زیاتر ئینسان شتی بۆ دەرەکەوێت ئەگەر لەو پێش گومانێکی هەبوو بێت چکە دایمە قسەی با قوبری قوانە ئەبێتە مایەوەی کە خەڵکی پێ هەڵخەڵەتێ هەتاکو و مووقفی عملی دێتە پێشەوە هەڵوێستی کردەوەی کردی کە پێویستی بۆ هەیە کە خۆت هەبی لە ناویە ئەمە لایەک تریشە ڕاستی سەرۆکی وڵات هەمیشە باوکی میلەتە یعنی باوک چۆن بۆ مناڵەکانی بەڕەحم و بە سۆز و بە عاتیفەیە و زۆر جار لە دەمی خۆیگرێتەوە بۆ ئەوان و لە مەسلحەتی خۆیگوژێ بۆ ئەوان و لە مەصرفی خۆیگرێتەوە بۆ ئەوان و ماندوو ئەبێت لە پێناوانە بە هەمان شێوە پێویستە بەڕاستی سەرۆکی وڵات ئاوا بێ حتا لە حەدیث پێغەمبەری صلی الله علیه و سلم یعنی پێویستە خەلیفەی وڵات و دەسەڵاتداری وڵات لەگەڵ ئەهلی مزگەوت بێن جمع و جەماعەتەکان لەگەڵ ئەهلی مزگەوت بکەن بۆ ئەوەی لە معاناتیان تێبگەن ئاگایان نێبێت لە نزیکەوە تێگەی ئەمە ئیسلام بەڕاستی داوای ئەوە کە خەڵک نابێت سەرکردە خۆشی نابێت خۆی جاب کاتەوە لە خەڵک جای ئەوەی کە یعنی بە شێوەیەکی تر ئەوەی کە تۆ باسی ڕووداوەش کە ئەگوترێ شەوێک دەنگێکی بەرز شاری مەدینە ئەهژێنێ ئیمامی عەلی فەرمێ کە بەرەو پیری دەنگەکە چوین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو سەرەوە هاتەوە بەڵام لە بەداخەوە ئێستا هەر دوێنێ سەرکردایەتی کورد خۆیان شاردۆتەوە و ماڵوێرانی و کوشتن و برینداربوون و دەربەدەریان بۆ میلەتەکە بەجێشتووە ئایا ئەمە بەڕاستی چیمان پێ ئەڵێ و پێویستە جارێکی دیکە ئێمە وەکو چی بکەین وەڵڵی جا ئەوەیە وەکو وتم ئینسان پێویستە لە مووقفەکان دەرس وەربگرێت پند وەربگرێت جارێکی تر نەکەوێتەوە هەڵەیەوە و جارێکی تر بۆ خۆت هەداف نەکێشی بە باڵای کەسێکە کە هەر کەسێک بێت مەقسەمان کەسێکی تایبەت نییە لێرە کە بەڕاستی بۆ دەرنەکەوتووە کە
كشونا هنا عرب الله عند الشدائد تعرف الإخوان كاتك راحتي كان ديت بيشو دوستو براو هاو كان الدركون مامۆسایان کاتی بەرنامەکەم تەواو بووە بەڵام یەک خولەک ئەخوازم کۆتا پرسیارمەکەم هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام بەگشت ئەو کەسا چۆتەوە کە هەوڵی نانەوە و تەفرەقە و دوو زمانی و تێکدانی شیرازەی خێزان و دوو دەوڵەت و دوو حیزبەکە چۆن فەزلی ئەو کەسەمان بۆ دیاریکە کە لە نێوان دوو تاک تا دوو خێزان تا دوو شار تا دوو قەبیلە و دوو حیزب و دوو وڵات هەوڵی ئاشتی و ئاشتی خوازیەدا بە یەک دقیقە و کورتە زۆر سپاس دەکەم. والله جا ئیسلام داوای سڵحی کردو هەمیشە وإن جنحوا للسلم فاجنح لها وأو كسانيش كذا إصلاح ذاتي بينك يعني عبونا من أتوان دو كز دو بنماندو عشان ريك بخان فضلك زور يعني هي ولا أجرب هذا أشتي جوري يعني هي وهميشة أوانا شون هین چۆنە زۆر وەصف کراون و مەدەح کراون ئەو کەسانی کاتوان سڵح لە بینی خەڵکیا بکەن خەڵکانێکن کە لای خۆی پڕگە پلیان بەرزە و ئەبێتە مای سڕینەوەی زۆر نێگونەهاکانیان. مامۆسایان زۆر سپاس دەکەم و خی گەورە پاداشتی بەخێر بداتە ئومێدەوارین جیهانیش ئاشتی و سەقامگیری باڵکێشێ بەسەریا وڵاتی موسڵمانانیش دوور بێت لە شەڕ و ئاژاوە ئینشاءڵڵا. بینەرانی بەڕێز و خۆشەویست سواز بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بە یەگەیشتنەوەیکی تر و لە بەرنمەیەکی نوێی باس و خواز بە دیداری ئەوەی خۆشەویست شادەبینەوە خواتان لەگەڵ.